بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست دۆسەی نەوت لەسەر ئاستی هەرێمی کوردستان ناشەفافە و لەگەڵ بەغداش بۆتە گرێ کوێرە و نەتوانراوە تاوکو ئێستا ڕێکەوتنی لەبارەوە بکرێت. هەرچەندە کابینەی نوێمی حکوومەت هەرێمی کوردستان بڕیاری دابوو کە وەڵێنی دابوو کە نەوت شەفاف بکات و داهاتەکەی شەفاف کە بەڵام تاوکو ئێستا هیچ شەفافەتێک بەرجەستە نەبوو و سندوقی داهاتە نەوتیەکانیش دروست نەکراوە و وەزیری سامانە سروشتیەکانیش دەست بەکار نەبووە. لەسەر ئاستی بەغدادیش تاوکو ئێستا هەردوو لە نەگەشتونەتە ڕێکەوتن لەبارەی دۆسیی نەوت. لە بەرنامەی ئەمڕۆ لەگەڵ هەریەک لە بەڕێزان ڕامیا ڕزگار شارەزا لە نەوت و غاز لە ستودیۆی سەرەکی، هەروەها لە بەریتانیاشەوە کۆیار ڕەوف ماستەر لە کارگێری و کار تاوتوێی ئەم پرسانە دەکەین. حکوومەتی هەرێم لە دۆسیەی نەوت لەگەڵ هاوڵاتیان ناشەفافە و دۆسیەکەش بووەتە گرێکوێرەی ڕێکەوتن لەگەڵ بەغدا. هەرچەندە کابینەی نوێم لە سەرەتای دەست بەکاربوونیدا بانگەشەی بۆ شەفافێت لە دۆسەی نەوتدا دەکرێت، بەڵام دۆسیەکە هەر بە تاریکی ماوەتەوە. لە 11 مانگی ئەم ساڵدا حکوومەتی هەرێم هیچ راپۆرتێکی لەبارەی داهات و هەناردەی نەوت لە ڕێگەی کۆمپانیای دیلۆیت بڵاو نەکردووەتەوە. لەبارەی بەڵێنی دروستکردنی سندوقی داهاتە نەوتی و غازیەکانیش کە دەبوایە لە ساڵی 2015 دروستکرابا و لە ژێر چاودێری پەرلەمانی کوردستاندا بە، لەم ڕۆژ هیچ هەنگاوێک بۆ دروستکردنی سندوقەکە و شەفافکردنی داهات نەنراوە. ئەمەوێ ڕایەوەی ساڵێک و 5 مانگ بەسەر دەست بەکاربوونی کابینەی نوێمدا تێدەپەڕێت، بەڵام هێشتا وەزیری سامانە سروشتیەکانی هەرێم دیاری نەکراوە و سەرۆکی حکوومەت خۆی پۆستەکە بەڕێوە دەبات. هاوکات دۆسیەی نەوت بووەتە گرێکوێرەی بەردەم ڕێکەوتنی هەرێم و بەغدا و 6 ساڵە وەفدەکان دێن و دەڕۆن و دۆسیەکەش یەکلا ناکرێتەوە. بەشێک لە پەرلەمانتارانی کورد لە پەرلەمانی عێراق باز لەوە دەکەن بەهۆی گرێبەستی 50 ساڵە لەگەڵ تورکیا نەوت لە دەستی حکوومەتی هەرێمدا نەماوە و ناتوانێت تەسلیمی بەغدای بکات، تەنیا دەتوانێت داهاتەکەی ڕادەست بکات. ئەمەش لەلایەن عێراقەوە ڕەت کراوەتەوە. گرێبەستی 50 ساڵەی هەرێم لەگەڵ تورکیا کە ئێستا بووەتە لەمپەر لە بەردەم ڕێکەوتنی هەرێم و بەغدا، تا ئێستا پەرلەمانی کوردستانیش ناوەڕۆکەکەی نازانێت. بە پێی زانیاریەکان بۆ یەکەم جار لە 14 دەی 2013 بە پێی گرێبەستەکە ڕۆژانە 15,000 بەرمیل نەوت لە ڕێگەی تورکیاوە هەناردە دەکرا. ساڵی ڕابردووش کۆمپانیای وزەی تورکی لە بەرامبەر گواستنەوەی هەر بەرمیلێک نەوت 3 دۆلار و 11 سنتی وەرگرتووە. کۆی پارەکەش لەو ساڵەدا 494 ملیۆن دۆلار بووە. سەبارەت بە گرێبەستی 50 ساڵەش حکوومەتی عێراق لە دادگای ناوبژیوانی پاریس لەسەر هەناردەکردنی نەوتی هەرێم سکاڵای لەسەر حکوومەتی هەرێم تۆمار کردووە و داوای 26 ملیارد دۆلار دەکات. لاگەری بڕیاری کۆتایی دادگاکەش کێشە بۆ نەوتی هەرێم دروست دەبێت. نەوتی هەرێمی کوردستان کە ماوەی 6 ساڵە بەسەربەخۆ دەفرۆشرێت بۆتە بەڵا بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان. لە سەرەتای فرۆشتنی نەوت بەسەربەخۆ لە 2015دا ئاشتی هەورامی وەزیری سامانە سروشتیەکان داتای ناڕاستی خستە ڕوو ڕایگەیاند. داهاتی نەوتی هەرێم لە 2016دا دەگاتە 38 ملیارد دۆلار، کەچی لە 2019دا حکوومەتی هەرێم لە کۆی داهاتی نەوت 4 ملیارد دۆلاری ماوەتەوە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز، سوپاس بۆ میوانەکانمان کەک ڕێمێر بخێرن کرد لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. سەرەتا لەوە دەست پێ بکەین بۆچی لەسەر ئاستی ناوخۆی هەرێم هیچ هەنگاوێک نانراوە بۆ شەفافکردنی داهاتی نەوت و دروستکردنی سندوقی داهاتە نەوتیەکان. کارەکەی سوپاسدانەکەم، سوپاس بۆ بەرنامەکەتان. لە ڕاستیە دۆسیەی نەوت لە هەرێمی کوردستانە بە تەواوەتی لە ساڵی 2006 کە وەزارەتی سامانە سروشتیەکان دروست بووە بە تەواوەتی لەژێر دەسەڵاتی پارتی دیموکراتی کوردستانە. بۆ پێی لە کۆی 500,000 بەرمیل نەوتی ڕۆژانە نزیکەی 35,000 بەرمیل نەوت لە سنووری دەرەوەی دەسەڵاتی پارتی دیموکراتی کوردستانە. من ئاماژە بە وتارێکی یان چاوپێکەوتنێکی ئاشتێورامی دەکەم. ئامادەبوونی لە پەرلەمان لە ساڵی 2014 لە سای 2014 ڕایگەیان ئەگەر هەرێمی کوردستان نەوت بەسەربەخۆ بفرۆشێ ئەوە ساڵانە بڕی 38 ملیار و 669 ملیۆن دۆلار داهاتی ئەبێ لە دوای ساڵی 2016. ئەمە لە کاتێکا لە دوای ساڵی 2014 چەڵگەنەوتەکانی کەرکووکیش لە تەموزی 2014 چەڵگەنەوتەکانی کەرکووکیش کەوتنە دەست حکوومەتی هەرێمی کوردستان کە نەوتی کەرکووک لە 12 تێکرایە دەجی نەوتی عێراق پێک دێنێت و 13 ملیار بەرمیل نەوتی تێدایە. پێش 16 ئۆکتۆبەر لە 6 هەناردەی نەوتی هەرێمی کوردستانی پێک دێهێنا.
بەڵام لە باشترین حاڵەتە هەناردی نەوتی هەرێمی کوردستان 630,000 بەرمیل نەوتی تێپەڕ نەکرد ئەمە لە کاتێکە ئاشتێورانی کە لە 2014 بڵین 15 وەزیری سامانە سوورەکان دەیگوت 38 ملیار دلار ساڵانە داهاتینەوە دەبێت بڵێ ئەی ئێستا داهاتەکە چەندمان بۆ دەمێنێتەوە مەسەلا ئەگەر ئەو کاتە بیوت بێت ئەو کاتە ئاماژەی بەوە کرد لە لوتکەی ئابووری ئیکۆنۆمیست لە ئەستەمبول ڕاگەیاندە ساڵی 2013 کە هەناردی نەوتی هەرێمی کوردستان لە ساڵی 2015 دەگەێنە 1 ملیۆن بەرمیل و لە ساڵی 2020 دا هەناردی نەوتی هەرێمی کوردستان ڕۆژانە دەگەێنە 2 ملیۆن بەرمیل نەوت ئەمە لە کاتێکا بانگەشەی بۆ ئەمە دەکرد بەڵام پێش ئەوەی کە بڵێن هەرێمی کوردستان پشت لە بەشە بودجێ هەرێم کات و ڕووکاتە تورکیا داهاتی ساڵانەی بەشە بودجێ هەرێمی کوردستان لەلایەن بەقاوە ساڵانە بڕی 10 ملیار دلار وەکو بەشە بودجێ هەرێمی کوردستان ئاات بەڵام پرۆژێ ئاشتی هەورامی بۆ سەربەخۆیکردنی نەوت کەوتی ئێمە لەو ڕێگەیە زیاترمان دەسەکەوی هەرێمی کوردستانی تووشی کارەسەرات کرد کە لێکەوتەکانی تا چەندین ساڵی تریش بەردەوام دەبێت بۆ نمونە لە ڕووی ئاسی شەفافێت و داهاتی شەفافێتی بەرهەمەنەوتەکان هەرێمی کوردستان ئاسێکی داوازی تۆمار کردووە بۆ نمونە بەرهەمی هەموو کێڵگەکان دیارە لەلایەن کۆمپانیا ڕەگەزەکانەوە جگە لە شێڵگەی خوڕمەڵانە بێت لە هەرێمی کوردستان لە زاخۆ تا گەرمیان بەرهەمی هەموو شێڵگەنەوتەکان دیارە بۆ پێی بێ کە حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێت ئێمە ڕۆژانە 425,000 بەرمیل نەوت بەرهەم دێنین کەواتە داهاتی هەموو کۆمپانیەکانی تر دیارە بڕی 250,000 بەرمیل نەوتە و ئەو 25,000 بەرمیل نەوتە چێڵگەی جاستانە کە دەکەوێتە نێوان دیبەکە و دوو بست دوای 16 ئۆکتۆبەر هێزی پێشمەرگە چۆڵی کرد و سوپای عێراقیش نەگەڕاوە ئەو ناوچانە لەلایەن کۆمپانیای کارۆ پاژماوەیەک دەستی بەسەر ئاگیرە و لە ئێستا بەرهەمی ڕۆژانی زیاتر لە 25,000 بەرمیل نەوت دەخەمڵێنرێت بەڵام بەپێی توێژینەوەیەکی ناوەندی وود مەکەنزی جیهانی کە پشت بە داتاوردەکان دەبەستێت لە راپۆرتێکی بڵاو کردێتەوە لە کۆتایی ساڵی 2010 دەڵێت بەرهەمی ڕۆژانەی چێڵگەی خوڕمەڵە کە کۆمپانیای کار سەرکارەتیە و لە 35 تێکڕای دەدەجی نەوتی هەرێمی کوردستان پێک دێنێت بۆ ئەوەی راپۆرتەکە بخوێنیتەوە بڵین سانسۆری لەسەرە بەڵام لە سەمارەکەیە هاتووە دەڵێت چێڵگەی خوڕمەڵە ڕۆژانە لە نۆڤمبەری بڵین لە کۆتایەکانی 2010 ڕۆژانە بڕی 200,000 بەرمیل نەوتی بەرهەم هێناوە و ئەگەر بینە سەر ئەوەی حکومەتی هەرێم لە دوای 13 ساڵ لە دەرچوونی یاسای نەوت و پێگەێنانی وەزارەتی سامانە سروشتیەکان حکومەتی هەرێم لە ماوەی 52 گورێ بەستی نەوتی ئەنجام داوە و 6 ساڵ بەسەر بەخۆ نەوتی فرۆشتووە کەچی تازاڵە لە حساب بانکێکمان لە سیتی بانک کردوتەوە بۆ پارەی نەوتی لە لوبنان سیتی بانکی لوبنان کردوتەوە بۆ فرۆشتنی بۆ حسابی نەوتی هەرێمی کوردستان ئاژانسی هەواڵی برومبێرگ راپۆرتێکی 3006 بڵاو کردوتەوە لەژێر ناونیشانی دەڵالە ملیاران دۆلاری نەتەوەیەک بەڕێوە دەبا راپۆرتەکە زۆر بە درێژی باسی دڵالە بەڕێگەز پاکستانیەکە دەکات مرتەزا لاخانی چۆن ئەستێری بەختی لە هەرێم درەوشاتەوە و پارەی نەوتەکە هێرم کراوەتە سەر حسابێکی مرتەزا لاخانی لە لوبنان کە لە ماوەی نێوان ساڵانی 2018 بۆ 2019 بڕی 6 ملیار دلار کراوەتە سەر حسابێکی مرتەزا لاخانی لە راپۆرتەکە تا هاتووە 1 ملیار دلار بۆ 3 ساڵ بە قەرزی سوودی لە سایەدا واتە ساڵانە 100 ملیۆن دلار و ئەم سوودەش بەجیا لە حسابێکی ترا دانراوە کە وەزارەتی سامانە سروشتیەکان ئەڵێ بڕی 250 ملیۆن دلاری کۆمپانیەکانی بەرهەمهێنانی نەوت لەوەیە کە ئێستا بەوەی کێشەداریەکانی بانکی لوبنان ئەو پارەیە قوفڵ بووە باشە بەس سەبارەت بۆی کەوتت بە کورتی دواتر دەگەڕێمەوە لای بەڕێز قسەی زیاتر دەکەمێت وتت بە پێش چێورانبیار لە 2015 دەبوو 38 ملیار دلار ساڵانە بۆ هەرێم لە دوای ساڵی 2016 و ئەگەر ئێستا لە 2019 حکوومەتی هەرێم چەندی بۆ ماوەتەوە خۆی ئەوەی بڵێنەوەی کە داهاتی ناوخۆی ئێستا حکوومەتی هەرێم ئەوەی کە لە نەوتەکە بۆی ماوە ئەوەی کە لە نەوتەکە بۆی ماوەتەوە بڕی 270 ملیار دینار بوو بڵێن مانگانە بڵێن 4 ملیاری بۆ ماوەتەوە لە کۆی ساڵەکە لە 2019 4 ملیار دلاری بۆ ماوەتەوە 4 ملیار دلار بەڵام داهاتی مانگانی 270 ملیار دینارە بڕی 120 ملیار دینار داهاتی ناوخۆیە بڕی 20 ملیار دلاری لاوەپەیمانانەوە ڕێگری 400 ملیار دیناری هەیە لە کاتێکا موچە پێویستی بە 900 ملیار دیناری عێراقی سپاس دەکەم دەگرێم بۆ لای بەڕێز کاک کۆیار سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیشت دەمەوێت لە سەراستی بەغداد قسە بکەین سەرتا بەر لەوەی کە بچینە سەر دۆسەی نەوت ئەوە بدەی کە ڕۆشتون بۆ بەغداد کە و توێژ لە سەر نەوت و موچە دەکەن پێ دوای وەفدێکی خاوەن بڕیار وەفدێکن کە خەبیری دارایی و بڵێن نەوتن زۆر سپاس بۆتەوە بۆ سپاس بۆ میوانەکەت و سپاس بۆ بینەران لە هەشتپێیەکان کاگ حەکی منم بە خەڵکی کوردستان بڵێم بەگشتی کە لە ساڵی 2014ەوە هەتا ئێستا هەرچی وەفتێک چووە بۆ بەغا سەلاحیەتی هیچ شتێکی نەبووە کە ڕێکەوتن لەگەڵ بەغا بکا بەڵکو وتوێژی کردووە وتوێژی لەسەر دوو شت کراوە یەکەم نەوتی هەرێمی کوردستان ڕادەستی سۆمۆ بکرێ
بەغدا داوایەوەی کردووە بەڵام هەرێمی کوردستان ئەڵێ من داهاتی نەوت ئەدەم بە بەغدا ئەمە یەک دووەم لەسەر موچەخۆران ژمارەی موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەمە هەڵەگرین بۆ بابەتێکی تر بەڵام بابەتەکەی تر چەند ڕۆژێکە میدیاکانی کوردستانەوە ڕاگەێنن کە بەرەوە پێشچوونێکی باش لە نێوان بەغدا و هەرێم چووە من لێرەوە ڕایەگەێنم بە هیچ شێوەیەک هیچ بەرەوە پێشچوونێک ڕووی نەداوە لەو دانیشتانە لەبەرەوەی ئەیانەوەی وەکو 2021 بەڕێ بکەن بۆیە خەڵکی کوردستانە بێ ئاگادار بێ هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک ناتوانێت 1000 بەرمیل نەوت لە ڕێگەی ستۆمەوە هەناردە بکە چونکە ئەو نەوتە ساڵی 2014 بە نوێرایەتی نێشربان بارزانی و میدیا جیهانیەکان و ناوخۆیەکان ئەو گرێبەستەی ئیمزا کردووە کە بۆ ماوەی 50 ساڵ نەوتی هەرێمی کوردستان بفرۆشرێ بە تورکیا هەموو لایەنەکانی شەوەیان بڵاو کردوێتەوە کە ئاگاداری دۆستیای نەوتن بەڵام تەنیا ئاگاداری ئەوەن کە ئەو ڕێکەوت نەکراوە ئیتر نازانن ئەو ڕێکەوتنە چۆن کراوە ینی بەرمیلی نەوت بە چەند فرۆشراوە بە تورکیا بەڵام لە ماوەیەدا بەرپرسێکی عراقی ڕاگەیان کە ئەو نەوتەی فرۆشراوە بە تورکیا بەرمیلی بە $10 فرۆشراوە واتە ئەگەر هەرێمی کوردستان داهاتی ڕۆژانەی 450,000 بەرمیل تەسلیمی بەغدا بکات ئەوە ئەکاتە 4,500,000 بۆ هەر ڕۆژێک و مانگانە ئەکاتە $135 ملیۆن بەڵام ئەگەر ئەو نەوتە لە ڕێی ستۆمەوە بفرۆشێ لە ڕێگەی حکوومەتی عراقیەوە ئەگەر بە $40 بێ ئەگەر بە $40 بێ کە ئێستا بە پێی نرخی نەوتی ئەمڕۆ $47 بووە نەوتی تەکساس ئەوە ئەگەر بە $40 بێ مانگانە ڕۆژانە هەمان بڕ بنێرەواتە 450,000 بەرمیل ئەوە ڕۆژانە کاتە $18 ملیۆن و مانگانە ئەکاتە $540 ملیۆن واتە بۆ هەر مانگێک $405 ملیۆن جیاوازی هەیە واتە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان داهاتی نەوت تەسلیمی بەغدا بکە لەگەڵ ئەو نەوتەی کە لە ڕێی ستۆمەوەی فرۆشێ $405 ملیۆن بە مانگان باشە کاک کۆیار بەڵێ جیاوازی چی ئەوەی کە ئێستا دروست بووە دوایی قسەی زیاتر لەسەرەوە دەکەین دەگەنە ڕێکەوتنیان نەبەس جیاوازی لە نێوان ئەوەی کە نەوت تەسلیم بکرێ یان داهاتەکەی تەسلیم بکرێ ئەنی کێشەکە چی یاخود جیاوازیە گەورەکە چییە لە نێوانەوەی کە نەوت تەسلیم بکرێ یان داهاتەکەی بەڵێ نەوتەکە ئەگەر لە ڕێگەی تورکیا فرۆشراوە باشە نەوت فرۆشراوە بە تورکیا بەرمیلی بە $10 ئەگەر نەوت ببێ بە $5 ببێ $100 تورکیا $10 بە حکوومەتی هەرێم بەڵام ئەگەر لە ڕێی سۆمەوە بفرۆشرێ بە پێی ڕۆژ ئەمڕۆ $40 بێنێ بە $45 لەوە چێ 2 هەفتێتر بە $35 بە پێی ڕۆژ کۆمپانیای سۆمۆ کە سەر بە حکوومەتی عێراقا بە پێی ڕۆژە و نەوتە ئەفرۆشتێ جیاوازەکە وەیە بۆیە حکوومەتی عێراق ئەڵێ من نەوتمەوێت ڕادەستم کەی نەک داهاتی نەوت باشە بەس پێ دوایە ئەوان نەوتەکە ڕادەست دەکەن لە 2021 ئەگەر بۆ یاسای قەرزیش بڵێن نەگەن بەڕێکەوتن و بڵێن یاساکە تەنا بۆ و سێمانگی کۆتایی ئەم ساڵ بوو ئەی بۆ 2021 پێ دوایە نەوتەکە ڕادەست ناکەن ڕێک ناکەون لەسەر دۆسیی نەوت کاک حەکیمەوە لە دەستی ئەوانە نییە کە ڕێبکەون لەگەڵ بەغای ڕێک نەکەون ئەو گرێبەستێکی لەگەڵ تورکیا ئیمزا کردووە لە ساڵی 2017 ئەم نەوتە ئێستا مڵکی تورکیایە تەنیا حکوومەتی بەغدا ئەتوانێت ئەو گرێبەستە هەڵوەشێنێتەوە یاخود ڕایگرێ ئێستا حکوومەتی کازمی بڵێن کازمی لەگەڵ تیمێکی پسپۆر چوەتە تورکیا یا بەیانیە چێ پێم وایە کە چووە تورکیا ئەو تیمە با لەگەڵ خۆی پێم وایە تاوتوێن بابەتەشەکە چونکە ئەگەر حکوومەتی عێراق ئەم گرێبەستە ڕانەگرێت یاخود هەڵی نەوەشێنێتەوە ئەوە حکوومەتی هەرێم ناتوانێت بە هیچ شێوەیەک نەوت بنێرێ ئەگەر
حکوومەتی عێرا ببوورە حکوومەتی هەرێم نەوتی ناد لە ڕێگەی سۆمەوە ئەو ڕێکەوتنە ڕاگیراوە چونکە ئێستا فریا هەڵوەشانەوەی ناکەون چونکە لە 2017 نوێنەری حکوومەتی عێراق ڕایگەیان کە ئەوان داوای یاسایی لەسەر حکوومەتی تورکیا تۆمارەکەن لە دادگاکانی پاریس پێم وایە چەند جارێک حکوومەتی بەغاچوو بۆ پاریس بۆ مەبەستە ڕۆشت بوو. بەڵێ سوپاس دەکەم دواتەگرێم بۆ لای بەڕێزت کاک کوێر کاک ڕەمێر سەبارەت بە گرێبەستەکان ئەوەی کاک کوێریش باسی کرد هیچ بەڵگەیەک هەیە لەسەرەوەی کە ڕێکەوتنی 50 ساڵە ئێستا ببێتە بەربەست لە بەردەم ڕێکەوتنی بڵێن هەرێم و بەغداد؟ بەڵێ گرێبەستی 50 ساڵی نەوتی هەرێمی کوردستان کاک حەشیم بە شەرپەنجەی ئابووری هەرێمی کوردستان دادرێت چونکە ئابووری هەرێمی کوردستانی هەڵتەگاند و سەرۆتی نیشتیمانی هەرێمی ڕادستی بە شێرپەنجە بەزڕەنگە بڵێن تاکە دەواازەیە کە لەوێ نەوتی هەرێم بڕوە خۆ دەواازەی ترمان نییە. حکوومەتی عێراقی داوای کردووە کە کۆمپانیایەک بۆ نەوتی هەرێمی کوردستان دابنرێت و ئیدارەدانی کۆمپانیاکە لەلایەن حکوومەتی عێراقەوە بێ دەتوانێت لە ڕێی سۆمۆ بفرۆشێت و لە ڕێی بەندەری منقەسرەوە هەناردەی وڵاتانی جیهان بکرێت بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێ هەر شتێ بۆ نەوتی هەرێمی کوردستان بێ دەبێت لە چوارچێوەی یاسایە بێ. ئەنجا نەوتی گرێبەستی 50 ساڵی نەوتی هەرێمی کوردستان بەشێکی زۆری لە تاریکی یاون بووە کەمێک زانیاری لەبارەیەوە دەزانێت چونکە گرێبەستی 50 ساڵی نەوتی هەرێمی کوردستان بەتەنها گرێبەستێکی ئابووری نییە بەڵکو لایەنێکی ئەمنی و سیاسی شاراوەی دەپشتەوەیە. گرێبەستی 50 ساڵی نەوتی هەرێمی کوردستان لە بەرواری 26 یانزەی 2013 لەلایەن ڕەجەب تەیب ئەردۆغان و کاک نەجیفان بەرزانی واژوو کرا و دوای واژووکردنی گرێبەستەکەش بۆ یەکەم جار نەوتی هەرێم لە بەرواری 22 پێنجی 2014 لە ڕێگەی تورکیاوە نەوتی هەرێم لە ڕێگەی تورکیاوە هەناردەی بەندەری جیهانی تورکیا کرا کە ناوەڕۆکی کە ئاژانسی هەواڵی ڕۆیتەرز بڵای کردێتەوە ئەو ڕێکەوتنە بە گەورەترین گرێبەستی نەوتیدا دەنرێت لە مێژووی تورکیادا کە بۆریەکە لە تورکیا لەلایەن کۆمپانیای بۆتاشەوە دروستکرا و لە هەرێمی کوردستانیش لەلایەن کۆمپانیای کارەوە دروستکرا کە ناوەڕۆکی گرێبەستەکە بریتە لە بەستنەوەی کەتی نەوتی هەرێمی کوردستان بە کەتی نەوتی تورکیاوە بۆ ماوەی 50 ساڵ لەگەڵ پاشکۆیشی ئەمنی و سیاسی ئابووری کە وابەستەی ڕێکەوتنەکەیە. بەچی زانیاریەک یعنی ئێستا پەرلەمان و ئەوە ژاگەدارین زانێرەکەی لەبارەی ڕێکەوتنەکە ئەوەندەی کە بڵاو کراوەتەوە چییە نی ڕێکەوتنەکە چونکە ئێستا پەرلەمانتارانی دەڵێن زانیاری نییە پێشتریش ژمارەیەک لە پەرلەمانتار داوام کرد بوو کە ناوڕووکیە گرێبەستە ئاشکرا بکرێ بەڵام تاکەسە بۆ پەرلەمانیش نێنێردرا. بەڵێ ناوەڕۆشی گرێبەستی 50 ساڵی نەوتی هەرێمی کوردستان بریتە لە بەستنەوەی کەتی نەوتی هەرێمی کوردستان بۆ بەکەتی نەوتی وزەی تورکیاوە بۆ ماوەی 50 ساڵ گرێبەستەکە بە ئامادەبوونی ڕەجەب تەیب ئەردۆغان و کاک نەجیفان و لەلایەن ئاشتی وەلامی وەزیری سامانە سروشتیەکان و تەنەر یەڵدەز وەزیری وزەی تورکیاوە ئیمزاکراوە ئەوانەی ئاگاداری ناوەڕۆکی گرێبەستەکان ژمارەیان لە پەنجەکانی دەست تێپەڕ ناکات لە سەرەتای گرێبەستەکەیە ئاشتی وەلامی بەو پەڕی گەشتبینی خۆشباوەڕیەوە بانگەشەی ئابووری سەر بەخۆی ڕاگەیاند و وتی هەرێمی کوردستان چۆتە سەر هێڵی وزەی نەوت و چیتە پێویستی بەغداد نییە بەڵام دوای 7 ساڵ لەم گرێبەستە هەرێمی کوردستان کەوتە گەورەترین قەیرانی دارایی بڕی 27 میلیارد دلار قەرزار بوو لە ڕووی ئابووریەوە ناوەڕۆژی گرێبەستی 50 ساڵە لە چەند خاڵێک پێک دێت کاک حەچی یەکەمیان بەکارهێنانی بۆری نەوتی تورکیا لە ناو خاشی تورکیا بۆ ماوەی 50 ساڵ دووەمین خاڵیان تورکیا کرێی گواستنەوە و خزمەتگوزاری و ئاسایش و کۆگاکردن دەدات یعنی هەرێمی کوردستان کرێی گواستنەوە و خزمەتگوزاری و ئاسایش و کۆگاکردن دەدات بە تورکیا حکوومەتی تورکیا لە بەرامبەر هەر بەرمیلێک بۆ نەوتی هەرێم بڕی 7 دلار وەردەگرێت لە بڕی کرێی بۆرێکە و لە بەرامبەردا حکوومەتی تورکیا بەرپرسیارەتی یاسای نێودەوڵەتی هەڵدەگرێت لەسەر حکوومەتی تورکیا پێویستە بازار بۆ نەوتی هەرێمی کوردستان پەیدا بکات و نەوتی هەرێمی کوردستان لە بازاڕەکانی جیهاندا ساخت بکات. بۆ دیلۆیت کۆمپانیای دیلۆیت بێت 3 دلار دەدات بە تورکیا بۆ کرێی گواستنەوەکە پێ دوای زیاتر وەکو باجی گومرجی وەکو باجی گومرجی بەڵێ ئەوەی تۆ باسێکی 7 دلارەکە بۆچی وچیانی عفو کە تورکیا بڕی 7 دلار وەکو کرێی بۆرێکە وەردەگرێت لە بەرامبەردا تورکیا یاسای بەرپرسیارەتی یاسای نێودەوڵەتی هەڵدەگرێت و لەسەر حکوومەتی تورکیا پێویستە نەوتی هەرێم لە بازاڕەکانی جیهاندا ساخت بکاتەوە. خاڵێکی تری ڕێکەوتنەکە کە خاڵی پێنجەمێتی لەسەر پێویستە داهاتی فرۆشایی نەوتی هەرێمی کوردستان بڕاتە هاڵک بانکی تورکیا و دواتر لە ڕێگەی حسابێکەوە لە دووبەی دەگەڕێتەوە هەرێمی کوردستان و عێراق. شەشەم خاڵیان تورکیا جگە لە پارەی کرێی بۆرێکە کرێی گواستنەوەی نەوتەکە و سەرجەم ئەو خزمەتگوزاریانە ژوەر دەکرێت کە لەو پرۆسەیە ئەنجام دەدرێت. خاڵی حوتەمیان
ئەوە گرنگترین خاڵەکە مەبەستمە ئاماژەی پێ بکەم ڕێکوتنەکە ئەولویەتی کارکردن لە چڵگەنەوتەکانی هەرێمی کوردستان دەدا بە کۆمپانیا تورکیەکان تەنانەت هەرێمی کوردستان ڕەزامەندی دەربڕیوە یاخود ئامادەی دەربڕیوە کە لە جیاتی بڕی 5 ملیارد دلار کە حکوومەتی هەرێم قەرزارە چەند چڵگەیەکی نەوتی بە تەواوی بە تورکیا بفرۆشێت. بەزیستە کۆمپانیا تورکیەکان کار دەکەن بەڵێ کۆمپانیا تورکیەکان ئەولویەتی زۆر باشیان پێدراوە و تەنانەت من سادەترین نمونەیەمەوە بلۆکی نەوتی تاوشە کە کۆمپانیای دیۆنۆی نەرویجی و گەڵن ئەنێرژی تورکی کاریتیەکە کاریان تێدا دەکەن پشتی لە 75 هی دیۆنۆی نەرویجیە و لە 125 هی کۆمپانیای گەنڵ ئەنێرژیە لە مانجی ئابی ساڵی 2007 حکوومەتی هەرێم لە پشتی لە 120 خۆی خۆش بوو لە بەرامبەر ئەو قەرزەی کە لەلایە کۆمپانیایانە هەیە بیریشمان نەچێت کۆمپانیای گەنڵ ئەنێرژی کار لە بلۆکی نەوتی تەقتەقا دەکات. يعني ئەوە ئەنجا لەلایانی سیاسی و ئەمنیشی هەیە ئەو ڕێکوتنە لایەنە سیاسەکەی چێت دوای لایەن ئەمنیەکەی دەکەین بەس لایەنە سیاسەکەی چی تێدایە بۆنم لایەنی شارەوەی گرێبەستی 50 ساڵی نەوتی هەرێمی کوردستان پێوەستە بە سەفقەیەکی ئابووری و سیاسی و ئەمنی لەلایەن پارتی دیموکراتی کوردستان و پارتی داد و گەشە پێدان ئاک پارتی لەسەر ئەو بنەمایی کەم دوو حیزب پاڵپشتی سیاسی و ئابووری ئەمنی یەکتری دەکەن و تا ساڵی 2063 لە دەسەڵاتدا دەمێنێت. ڕۆڵی لایەنەکانی ترچی خۆ کاتەش مەسەلەن ئەنجومەنی نەوتی هەرێمی نەوت و غاسێ وەزیری دارایی تێدا وەزیری پلاندانانە وەزیری سامانە سروشتیەکانە جێگیری سەرۆکی حکوومەتە ئەمەنجومەنە بەرپرسە لە مەسەلەی نەوت و غازانی لایەنەکانی تر ئەی ئاگان لێ نییە چۆن ئاگادار نین کاک حەکیم لە ڕووی لایەنەکانی ترەوە ئەو گرێبەسە هێندە لە ئاستێکی باڵایە کراوە بە بۆچوونی من تەسەور ناکەم ئەم لایەنەکە 2013 جێگیری سەرۆکی حکوومەت کە لە پشکی یەکێتی بوو تیم ئاگاداری داهاتی نەوت و لە سەد ئاگادارن ئەو کاتە لە 2013 من بە بۆچوونی من تەسەور ناکەم عەقدێکی گرێبەستەکەیان لابێ ئەوەی کە ئەوترێت ڕەنگە گرێبەستەکە بینرابێ یان شتێک لەو بابەتە ئەجناوەکو ناوەڕۆکی گرێبەستەکە لەسەر ئاستێکی باڵایە و گرێبەستەکراوە کەم کەس هەیە زانیاری دەربارەی هەبێ ئەوانەی کە لە ئەنجومەنی باڵای نەوت و غازی هەرێمی کوردستاندان چکە گرێبەستی 50 ساڵەی هەرێمی کوردستان وەکو ئاباژەم پێکرد لایەنێکی ئەمنی و سیاسی و ئابووری هەیە. باشە دوای دین سەر لایەنە ئەمنیەکە دەگەڕێمەوە لای بەڕێز کاک کۆیار بگەڕێم و لای بەڕێزت سەبارەت بەوەی کە بەڕێزت وتت ئێستا دەکرێت حکوومەتی عێراقی لەگەڵ تورکیا ئەگەر بگەنە ڕێکەوتن کێشە بۆ نەوتی هەرێم دروست دەبێ ئەوەی کە لە سەردەمی عەبادیش بڵین سکاڵایەک تۆمارکرا بوو لە دادگای پاریس کە داوای 26 ملیارد دلار لە تورکیا دەکات لە سەرەوەی کە ڕێگای داوە بە هەنادەکردنی نەوتی هەرێم لەم حاڵەتە گەر بگەن بە ڕێکەوتن کێشە بۆ نەوتی هەرێم دروست دەبێ بۆ چوونی وەڕێزت بەڵێ حکوومەتی عێراقی کە کارەکەی بردە ناو دادگاکانەوە کاتە ئیش لەگەڵ تورکیایەکە بەڵێ کێشە بۆ حکوومەتی هەرێم دروستە بێت چونکە ئەگەر لەوێ سەرکەوێ حکوومەتی بەغدا ئەو کاتە وەکو چۆن ڕێژەی بودجەی هەرێمی کوردستانی لە سەدا حەبەوە کرد لە سەدا 12.6 ئەو کاتە هەڵوێستێکی ترە بێ لەسەرەوەی کە ئایا ئەو نەوتەی لە کوردستانە چۆن هەڵسوکەوتی لەسەر بکرێ یاخود چەند یاسایەکدا بنێژ کە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان پێوەی پابەند بێت و ئەبێەوە بزانین کە پارەیەکی زۆری ئەو نەوتەی کە لە 2014 ڕواتای ئێستا لە بانکەکانی تورکیا هەندێکی هەڵگیراوە و لە بەرامبەر ئەوەیە کە ئەگەر حکوومەتی عێراق پاشەکچێ بکە لە داوای یاساییەکانی یاخود نەرمی بنوێنێ ئەو کاتە و پارەیە گەڕێنێتەوە خەزانەی حکوومەتی عێراق. بەڵێ بەس وەکو بژاردە ئێستا هەرێم بۆ مەسەلەی ڕێکەوتنەکە لەگەڵ بەغداد ئەنی بەڕێزت بە دووری دەزانی لە 2021 لەسەر نەوتەکە ڕێک بکەون ئەگەر ڕێک نەکەون بژاردەی دیکە چییە بۆ هەرێمی کوردستان؟ بەڵێ بژاردەی دیکە ئەوەیە بێ حکوومەتی عێراق هەرچی وت حکوومەتی هەرێم ڕازی بێ بۆ نمونە ئەگەر داوای هەموو داهاتە نانەوتیەکانی کرد و گومرگیەکان و فڕۆکەخانەکان بورە ئەبێ حکوومەتی هەرێم ڕازی بێ هەر لە بەرەمەیە کە نوێنەرانی حکوومەتی هەرێم لە بەغدا هەموو جارە ڕایان گەیاندووە کە سەقفی داواکاریەکانی حکوومەتی بەغدا زۆر زیادی کردووە ئێمە ئامادەین هەموو داهاتی نەوت برێن بە حکوومەتی بەغدا لەگەڵ داهاتی خاڵە سنووریەکان بەڵام ئەو ڕازی نابێت ئەمە کێشە گەورەکەیە کە بەغدا ڕازی نابێت چونکە وەکو وتم لە هەموو بارێکدا ئەو پارەی داهاتی نەوتەی کە حکوومەتی هەرێمەیە بە بەغدا
300 ملیۆن تا 400 ملیۆن بەلایانی کەمەوە جیاوازی هەیە. بەڵێ ئەی بژاردەی ناوخۆی نییە بۆ داهاتی ئێمە بەش ناکات ئەگەر لەگەڵ عێراقیش ڕێک نەکەوین بۆ نمونە 2021 ئەگەر بەڕێوەبردنێکی باش هەبێت؟ بەڵێ لە ڕاستیە ئەبێ حکوومەتی هەرێم لەسەر داهات و لەسەر باج و لەسەر موچەی موچەخۆران لەگەڵ بەغا شەفا بێ و هەوڵ بدات کە ئەو گەندەڵیانەی لە کوردستان هەیە بنەبڕیان بکە بە شێوەیەکی باش، چونکە زۆر بە ئاشکرا دیارە کە گەندەڵی لە چیایە، زۆر بە ئاشکرا دیارە کە چۆنەکرێت چاکسازی بکرێت. ئەبێ حکوومەتی هەرێم دەست لەو قۆڕقکاری و تاڵانکاری هەڵگرێکە لە کوردستانایە، ئەبێ لیژنەیەک دروستکە بۆ ئەوەی کە ئەو کێشانەی نێوان بەغدا و هەرێم چارەسەر بکات. لە تەلەڤیزیۆنەکانەوە وتاری حەماسی و هەڵوێستی ناشایستە و کۆمەڵێ لێدوانی ناڕاست نەدەن بۆ خەڵکی کوردستان، چونکە ئەوە هیچ خزمەت نە بە خەڵکی کوردستانەکە و نە بە حکوومەتی هەرێمی کوردستانەکە. بەڵێ بەس وەکو بەڕێز ماستەری شتەیە لە کارگێری بڵێن کارگێری و کار پێ دوای ئێمە لە کوردستانە بە هیچ شێوەیەک کێشەی داهاتمان نیە، کێشەی بەڕێوەبردنمان هەیە ئەگەر لەگەڵ عێراقیش بۆ نمونە لە ئەگەرێک ئەگەر ڕێک نەکەوتن. بەڵێ من هەمیشە وتومە کە کوردستان کێشەی بەڕێوەبردنی هەیە، بە هیچ شێوەیەک کێشەی داهاتمان نییە. بۆ نمونە بە پێی راپۆرتێکی فاینانشال تایمز لە ساڵی 2006 تا ساڵی 2012 ئەڵێ بڕی 23 ملیارد دۆلار بەس نەوت فرۆشراوە، بێجگە لە خاڵە سنووریەکان و بێجگە لە گومرگی فڕۆکەخانەکان و یاخود داهاتی ناوخۆ. حکوومەتی هەرێم زۆر شتی شاردووەتەوە. راپۆرتێک ئاماژە بەوە کاکە دوای گرێبەستەکەی حکوومەتی هەرێم لەگەڵ تورکیا ساڵی 2017 نێچیروان لەگەڵ ڕۆزنەفت بە ئامادەبوونی نێچیروان بارزانی و قوبات تاڵەبانی لەگەڵ ڕۆزنەفت ڕێککەوتون کە بڕی 700,000 بەرمیل ڕۆژانە بفرۆشن کە کاتە 28 ملیۆن دۆلار و مانگانە کاتە 840 ملیارد دۆلار. بەپێ ئەو پارەیە کە حکوومەتی هەرێم ئاماژە پێگا پێویستێتی بۆەوەی کە موچەی موچەخۆرانی پێ بدا بە بندیوار و سەردیوار و یاسایی و نایاسایی 750 ملیۆن دۆلاری پێویستە. واتە لە ساڵی 2017 بۆ 2019 ئەو نەوتیان فرۆشتووە هەموو مانگێک 840 ملیۆن دۆلاریان دەست کەوتووە. واتە ئەگەر 100 ملیۆن دۆلاریشان دابێ بە تورکیا بۆ گواستنەوە و بۆ کۆمپانیاکان ئەوە 750 ملیۆن دۆلار ماوەتەوە. بەڵام ئەم پارەیە چی لێەکرێت نازانرێ، لەبەرەوەی کوردستان هەزارەها موچەخۆر و فەرمانبەری نایاسایی داناوە. راپۆرتێک کە لە شوێنێکی لەندەنەوە دەچووە بە ناوی لندن سکول of economic and political science ئەڵێ ژمارەی موچەخۆرانی هەرێمی کوردستان 700,000. ئەڵێ پێشمەرگە و پۆلیس لەگەڵ کارمەندانی مەدەنی، ئەڵێ پێشمەرگە و پۆلیس لە 140 موچە ئەبەن و کارمەندی مەدەنی لە 160. بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵێ نەخێر ئێمە 1,250,000 موچەخۆرمانەیە لە کوردستاندا. ئەمە کێشەکەیە. بەڵێ کاک کویار دواتر دەگەڕێمەوە لای بەڕێزت بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێژی کورت و دەگەڕێنەوە وڵات. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. فرفر نيشن
بەسر وازی لێبێ ئەوە پارەکە ڕاستەکە پارەکە بسيطة بسيطة صبصة بسيطة 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 شيء فين ربي ئەلۆ برنجی محموودە باجوە بگرن ئەکتەری سەرەکی ڕێکلامەکانی ئێوە لای ئێمەیە جا ئەگەر جا ئەگەر پارەیەکی زۆرمان نێنێ ئیتر ڕێکلام و مێکلامی برنجی محمودیش فونیش جار ئێستا جواب مەوێت برنجی محمود ڕێکلامی ناوێ چۆن؟ برنجی محمود ڕێکلامی ناوێ بسيطة بسيطة صبصة بسيطة شێفوریا ئەی تۆ ێستا نەگیرا بووی ڕووبا بەوە ڕێکلام بوو بە باشترین کۆڵەتی دەستمان پێکرد و وەک هەمیشە باشترین بەرهەم پێشکەش دەکەین کارگەی هەڵاڵە بە ئەزمموی 12 ساڵی ڕابردوو لە دروستکردنی بوتڵی غازی ماڵان کە ئێستا لە تەواوی کوردستاندا بوونی هەیە بەردەوامە لە خزمەتکردن و ئێستا هاوشێوەی کارەکەمان تەنکی غازی LPG بە هەموو قەبارەکانیەوە بە باشترین کواڵەتی و ستانداردی ئەوروپی لە ژێر چاودێری کواڵەتی کۆنتترۆلی حکوومەتی هەرێم و کۆمپانیایەکی تایبەت بە چێککردنەوەی تانچەکان لە ڕووی کواڵەتی و دانانی ئەکسسواراتی ئیتاڵی بەردەوامە لە بەرهەمهێنان. ئێستا هاوڵاتیان و هاوردەکاران دەتوانن بێ دوودڵی تەنکی غازی هەڵاڵا بەکار بهێنن کە گرنتی 100% لەگەڵە بۆ ماوەی 10 ساڵ وەک هەمیشە لە هەرزانی نرخ و باشی کواڵەتیدا بێ ڕکابەرین. کۆمپانیای هەڵاڵا باشترین جۆر سەلامەتی هەمیشەیی. ئەم کوڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە گوشاری نینی تامێکی لە یاد نەکراو. برنجی سروشتی شیمال لەسەر خواست و داوای زۆری هاوڵاتیانی خۆشەویست دوای گەڕان و هەوڵێکی زۆر لە باشترین کێڵگەکانی وڵاتی ئێران ئەم جارە برنجی سروشتی شیمال باشترین و خۆشترین برنجی دەنەکخڕی شەژمانگەی دەرەجەیەکی ئێرانی بۆ ئێوە هێناوەتە کوردستان. ئەم برنجە دەنەکخڕا باشترین و بەتانترین برنجی گردەی کێڵگەکانی ئێرانە. ئێمە کێڵگە بە کێڵگە گەڕاوین بۆ ئەوی باشترین برنجی سروشتی و بەتام و خۆش بۆ ئێوە بدۆزینەوە. بە چاڵتوکی لە جوتیارەکانمان کڕی و خۆمان کڕەمان کردووە تاوەکو دڵنیا بینەوە لە پاکی و پوختی برنجەکەمان. ئەم برنجە پڕ ڤیتامین و کانزای سروشتیە بەبێ مادەی کیمیایی و پارێزەرە. لەگەڵ ئەم برنجە هیچ خەمی بەرزبوونەوەی شەکرە و کۆڵەسترۆڵت نەبێت چونکە برنجێکی ئۆرگانیکە و پڕە لە مادە و کانزای سوود بەخش. هەروەها ئەگەر تەنیا برنجی سروشتی شیمال بخۆی هیچ خەمت نەبێ قەڵەوت ناکە. تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە بۆیە برنجێک بخۆن لە سەرچاوەکەی دڵنیا بن. ڕاستە هەستی دایک بوون زۆر جیاواز و چێژبەخشە بەڵام بەرپرسیارەتێکی قورسیشە ئەرچی دایک پاراستنی تەندروستی و گەشەکردنی منداڵەکەیەتی. باشترین خۆراک بۆ منداڵەکەی شیری دایکە بەڵام لەبەر هەر هۆکارێک دایک نەتوانێت لە شیری خۆی بە منداڵەکەی بدات باشترین جێگرەوە کۆنفیلاکە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاتان لەبێت بینەرانی بەڕست کاک ڕامێر سەبارەت بە وی باسی سوودی بڵین لایانی
ئابووریت کرد لە گرێبەستی 50 ساڵی هیچ بورگێکی تێدا سەوەر بەلایانی ئەمنی ئاشکرا بوو چونکە زۆربەی پەرلەمانتارەکان لە عێراق و لە کوردستان دەڵێن ئاشنانین بە ناوەڕۆکی گرێبەستی 50 ساڵێک. بەڵێ لایانی ئەمنی گرێبەستی 50 ساڵی هەرێمی کوردستان بریتە لە پاڵپشتی پارتی دیموکراتی کوردستان لە شەڕی دژ بە پەکەکە لەلایەن تورکیاوەکردنەوەی ڕێگا بۆ هێنانی سوپا و جەندرمەی تورک بۆ ناوچەکانی باشووری کوردستان و دامەزرانی سەربازی و بەڵام خۆ پێش سەربازەکان پێشتر لێرە بوون هیچ پەیوەندێکی بەم دامەزرانی سەربازی و هەواڵگەری لە شارە گەورەکان و ناوچەکانی نزیک پەکەکە و لەلایەن تورکیا شۆپاراستنی پارتی دیموکراتی کوردستان لە هەژمونی پەکەکە لە سێلاوە ئابوقەی جێنفوسی پارتی داوە. گرێبەستەکە لەلایەن حکوومەتی هەرێمەوە بڕی 15 میلیۆن دلار درراوە بە کۆمپانیایەکی بەریتانی بۆ ڕایشکاری لە نووسینەوەی گرێبەستەکەدا. لەلایەن تورکیاشەوە موڕات بەیڕقدار ڕایشکاری ئەو کاتی ئەردۆغان سەرپەرشتی ڕێکەوتنەکەی کردووە. پرسیارەکە ئەوەیە کاک حەشیم ئایا چارەنووسی هەرێمی ئایا قازانجی تورکیا لە گرێبەستی 50 ساڵی نەوت هەرێمی کوردستاندا چییە؟ بۆی ئەمە ڕوون بێ بە پێی ڕێکوتنەکە تورکیا دەبێتە یەکێک لە لایەنە شەریکەکانی نەوتی هەرێمی کوردستان و یەکێک لە لایەنەی کە سوودێکی زۆری بەرەکەوێت. بۆ نمونە بە پێی راپۆرتێکی کۆمپانیای دیولۆیت لە ساڵی 2019 کۆمپانیای وزەی تورکی بۆ گواستنەوەی 1 بەرمیل نەوت وەکو باجی گومرجی بڕی $3.11 وەرگرتووە. بەمەش بڕی ئەو پارەیە کە کۆمپانیەکە لە ساڵی 2019 وەریگرتووە بڕی 494 میلیۆن و 186,350 دلاری وەرگرتووە. بێزگە لەم بڕەپارەیە لە ساڵی 2019 بڕی 610 میلیۆن و 362,000 لە داهاتی نەوتی هەرێم تەرخان کراوە بۆ دانەوەی قەرزی هەرێک لە کۆمپانیای وزەی تورکی و کۆمپانیای نێودەوڵەتی نەوتی تورکی. بەم پێش بێ بە پێی راپۆرتەکەی کۆمپانیای دیولۆیت بێ لە ساڵی 2019 بڕی 1 ملیار و 104 میلیۆن و 186,677 دلار لە داهاتی نەوتی هەرێم تەرخان کراوە بۆ حکوومەتی تورکیا و کۆمپانیەکان ڕۆشتووە کە دەکاتە لە 11 داهاتی نەوتی هەرێم لەو ساڵەدا. ئەمە جگە لەو سوودە ئابوورە گەورانە. تورکیا نەوتی هەرێم وەکو پرۆژێکی استراتیژی دەبینێت بۆ دوورخستنەوەی ئێران و بەستنەوەی چارەنووسی هەرێم بە تورکیاوە. لەوەش مەترسیدارتر ئەوەیە تورکیا وەک بەشێک لە پلانی میساقی میلیسەی ڕێکەوتنەکە دەکات کە گەڕانەوە دەستکردنە بەسەر قەڵەمڕۆی عوسمانی کۆن لە ڕێگەی نەوتەوە. تورکیا هەرگیزەوەی نەشاردوێتەوە کە ویلایەتی مووسڵ وەکو ویلایەتێکی دابڕاو لە حاکەکەی سێ دەکا و هەوڵی گەڕانەوەی دەدا. قۆناغی یەکەمیشی بە دەستگرتن بەسەر ئابوووریەکەی و وابەستەکردنی حکومڕانەکەی بەخۆیەوە جێبەجێ دەکات. باشە بە وەکو کرێبۆری خۆر تورکیا نیە بڵێن کۆمپانیەکانی تورکیا نیە کرێبۆری وەردەگرن لە ئێستا بۆ نمونە کۆمپانیای کار و ڕووزنەفت بڵێن لە بەشی هەرێمی کوردستان 644 میلیۆن دلاریان وەرگرتووە کە زیاترە لەوەی کۆمپانیای وزەی تورکی 494 میلیۆن دلاری وەرگرتووە. یعنی کار ڕووزنەفت لەسەر خاکی هەرێمی کوردستان زیاتریان وەرگرتووە بۆ گواستنەوەی بڵێن بۆرینەوە. بەڵێ لە ساڵی 2019 کە نرخی نەوت زۆر بڵێن بەرزتر بۆ لە چاو ئێسایا بۆ یەک بەرمیل نرخی نەوت بە تێکرا بە پڕی 64.36 دلار خەمڵێنراوە بە پێی سعری بۆرسی جیهانی. خەرجی نەوتی هەرێمی کوردستان لەو ساڵەیە بڕی 3 ملیار و 923 میلیۆن دلار بوو. بەتەنها بڕی 644 میلیۆن دلار بۆ کۆمپانیای کرێبۆری کۆمپانیای ڕۆزنەفت و کار ڕۆشتووە. بۆ هەر بەرمیلێک بڕی 4.90 دلار وەکو کرێبۆریەکە وەرگیراوە. ئەوان لە بەرامبەر لە ناو خاکی هەرێمی لە ناو خاکی هەرێما بڕی 4.90 هەر بەرمیلێک بەڵێ 4.90 سنت وەرەگرن. بەڵێ بە پێی راپۆرتەکانی کۆمپانیای دیولۆیت بۆ شەفافی لە داهات و نەوتی هەرێمی کوردستان لە کاتێکا کۆمپانیای دیولۆیت لە ساڵی 1845 لە لەندەن بۆ کاری ڕاوێژکاری و وردبینی دامەزراوە. خزمەتگوزارەکانی لەباری وردبینی و ڕاوێژکاری کارژێڕی و داراییدایە. ئەم کۆمپانیای لە ئۆکتۆبەری 2016 گرێبەستی لەگەڵ حکوومەتی هەرێما کردووە بۆ مەبەستی وردبینی و ڕاوێژکاری شەفافیت لە کەرتی نەوت و غازا. بەڵام لە ساڵی 2020 ئەم کۆمپانیا هیچ راپۆرتێکی بڵاو نەکردوێتەوە. بە پێی سەرچاوەیەک دەوترێت کە 4 راپۆرتی کۆمپانیای دیولۆیت لە ئەنجومەنی وەزیرانە بەڵام حکوومەتی هەرێم ئامادە نییە بڵای کاتە لەبەرەوەی وەکو داهاتی نەوت ئێستا بڵێن لە کۆی داهاتی نەوتەکە لە 2020 نازانم ئەگەر بڵاو نێتەوە 2019 ئەوەی بۆ حکوومەت ماوەتەوە دوای مەسەڵەن کۆمپانیا نەوتەکان و گرێبەست لەگەڵ تورکیاوانە چەندە بە دیاریکراوە لە سەدات چەندی داهاتەکەی خۆی بۆی ماوەتەوە. بەڵێ ئەبێ ئاماژە بە ڕێکوتنی یاسای ئاماژە بە یاسای ژمارە 22 ساڵی 2007 یاسای نەوت و غازی هەرێمی کوردستان بکەین لە گرێبەستەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە جەخت لەسەر هەمان خاڵەکاتەوە کە بەرهەمی بازرگانی هەڵ شێڵگەیەکی نەوتی لە 5,000 بەرمیل زیاتر بێت بە بەرهەمی بازرگانی ئەژمارەکرێت. لە هەرێمی کوردستانە 9 کێڵگە هەیە کە بەرهەمیان بازرگانیە. بلۆشی نەوتی تاوچێ، تەقتەق، سەرسەنگ، بلۆشی نەوتی ئەتروش، بلۆشی نەوتی شێخان، بلۆشی نەوتی هەولێر، بلۆشی نەوتی خوڕمەڵە، بلۆشی نەوتی گەرمیان، بلۆشی نەوتی سەرتە.
بلۆکی نوتی تاوچێکە کۆمپانیای دیۆنە و گەنەڵ ئینێرژی کاری تێدا دەکەن پشکی ئەم دوو کۆمپانیایە لە 100 کۆمپانیای دیۆنۆی نەرویجی لە 175 پشکی هەیە کۆمپانیای گەنەڵ ئینێرژی لە 125 پشکی هەیە بڕی داهاتی ئەو کۆمپانیایە کە لە مانجی سادەترین نمونە مانجی بۆ نمونە تەموزی ئەم ساڵە 2020 تەموزی 2020 بڵێ هەردووشان هەردوو کۆمپانیای دیۆنە و گەنەڵ ئینێرژی بڕی 35.8 میلیۆن دلاریان وەرگرتووە وەکو لێک مانگە 35 میلیۆن دلار بەڵێ وەکو بەس خەرجی بەرەمهێنان ئەمە لە کاتێکە لە مانجی ئابی 2007 حکومەتی هەرێم لە پشکی لە 120 خۆی خۆش بوو لە بڕی قەرز بلۆکی نوتی تەقتەق کە کۆمپانیای بلۆکی نوتی تەقتەق کە کۆمپانیای گەنەڵ ئینێرژی و ئاداکەس پێترۆلم کاری تێدا دەکەن کە پشکی کۆمپانیای گەنەڵ ئینێرژی لە 144 پشکی کۆمپانیای ئاداکەس پێترۆلم لە 134 پێکەوە هەردووشان کۆمپانیای TTOPCO یان پێگەێناوە کە لە مانجی تەموزدا بڕی 4.7 میلیۆن دلاری وەرگرتووە بلۆکی نوتی سەرسەنگ کە کۆمپانیای HKN ئەمریکی و تۆتاڵی فەڕەنسی کاری تێدا دەکەن بەرهەمی چەڵگەکە ب 4700 بەرمیل نەوتە لە مانجی تەموزە ئەو داهاتی کە وەریان گرتووە هەرێکە لە کۆمپانیای HKN ئەمریکی کە پشکی لە 162 هەیە بڕی 68.5 میلیۆن دلاری وەرگرتووە بلۆکی نوتی عفو کۆمپانیای تۆتاڵی فەڕەنسی کە پشکی لە 118 هەیە بڕی 19.8 میلیۆن دلاری وەرگرتووە بلۆکی نوتی ئەتروش کە کۆمپانیای شاماران و تاقە کاری تێدا دەکەن بەرهەمی ئەو چەڵگەیە 46900 بەرمیل نەوتە پشکی کۆمپانیای شاماران لە 126.6 بڕی 41.7 میلیۆن دلاری وەرگرتووە پشکی کۆمپانیای تاقە کە لە 147.4 هەیە و لە مانجی تەموزدا بڕی 71.6 میلیۆن دلاری وەرگرتووە بلۆکی نوتی شێخان کە کۆمپانیای گەڵف کیستۆن پێترۆلێم و MOL هەنگاری کاری تێدا دەکەن بەرهەمی چەڵگەکە 37,700 بەرمیل نەوت بووە لە مانجی تەموزدا پشکی کۆمپانیای گەڵف کیستۆن پێترۆلێم لە 180 بەس لە مانجی تەموزدا بڕی 73.3 میلیۆن دلاری وەرگرتووە بلۆکی پشکی کۆمپانیای بڵین MOL لە 120 بووە بڕی 20.4 میلیۆن دلاری وەرگرتووە ئەمە لە کاتێکا بلۆکی نوتی گەرمیان بلۆکی نوتی هەولێر کە کۆمپانیای ئۆرێکس کاری تێدا دەکات پشکی کۆمپانیەکە لە 165 بڕی ئەو پارەی کە وەری گرتووە شایستەدارایەکی ڕانەگەێنراوە لە کاتێکا چەڵگەی خورمەڵە کە کۆمپانیای کار سەرکارەتیایە بە حازری هاتۆتە سەری هیچ شایستێکی دارایی ڕانەگەێنراوە دەتەگرێم وڵات سپاس دەکەم کاک کۆیار بگرێن وڵای بەڕێز زۆر جار بەڕێزت پێش ناوبڕەکە باسیەوە کرد کە ئەو کێشەی هەیە لە هەرێمی کوردستانە کێشە نیە لە داهاتە کێشە هەیە لە بەڕێوەبردنە بەڵام قسەش لەسەرەوە دەکرێت بۆچی موچە بەش ناکات هۆکارەکەی چیە کە ئێمە بڵین پارەکەمان بەشی موچەکە ناکات کاک حەکیم لەبەرەوەی گەندەڵێکی زۆر لە موچەخۆران و لە دامەزراندندا هەیە ئەنی ئەو پارەیە کە دێت هەرێمی کوردستانەوە نەک هەرێمێکی وەکو کوردستان کە 6 میلیۆن و 170,000 نەفەرە بەڕێوە با بەڵکو وڵات و هەرێمێک بەڕێوە با کە زیاتر بێ لە 15 میلیۆن تا 20 میلیۆن من چەند شتێک بۆ باس دەکەم لە بەریتانیا ژمارەی دانیشتوانی 67 میلیۆن کەسە و دووەم هێزە لە هەموو دنیاە 80,000 سەربازیان هەیە بەڵام یەکێتی و پارتی تەنیا هێزی 78یان 120,000 کەسە پارەیەکی زۆری حکوومەتی هەرێم بە هەدەرە ڕوا بۆ نمونە هێزی ڕۆژ کە هێزی ڕۆژاوای کوردستانە کە پارتی دیموکراتی کوردستان دروستی کردووە مانگانە 2 میلیۆن دلاری لە موچەی هەرێم بۆ ڕوا پارتی ئازادی کوردستان کە پارتێکی کوردیە و هی ڕۆژهەڵاتە ببوورە هێزی ڕۆژی ڕۆژاوایە پارتی ئازادی کوردستانی ڕۆژهەڵاتی کوردستانە پارتی ئازادی کوردستان 2 میلیۆن دلار وەرەگرێ مانگانە و پارتی دیموکراتی یەزیدیمانەیە کە پارتی دیموکراتی کوردستان دروستی کردووە لە ناوچەی شەنگال ئەویش مانگانە 2 میلیۆن دلاری وەڕوا واتە 14 میلیۆن دلار لە بودجەی هەرێمی کوردستان ئەڕوا بۆ ئەو هێزە کوردیانە کە پارتی بۆ خۆی بەکاریێنێ بۆ سەرکردکردنی خۆپیشاندەران و بۆ ڕوبەڕووبوونەوەی هێزە کوردیەکان لە ڕۆژاو و لە باکووری کوردستان ئەم 14 میلیۆنە ئەگەر دابەشی کەین بەسەر 28
کارمەند و فەرمانبەری کوردستان 28,000 کارمەند و فەرمانبەری کوردستانە مانگانە ئەتوانن $500 وەرگرن واتە ئەو بجەیە کە تەرخان دەکرێت بۆ سێزە موچەی کارمەندانی و فەرمانبەرانی هەرێمی کوردستانە بە $500 هاتە موچەی 28,000 نەفەر یعنی پارەی کوردستان پارەیەکی زۆرە من با ئاماژە بە دوو راپۆرت بکەم کۆمپانیای ئینڤستینگ گروپ کە کۆمپانیایە کە ریسەرچێکە لەسەر بواری ئابووری و فرۆشتنی نەوت ئەڵێ لە جوڵای 2017 هەتا سەرەتای دیسەمبەر حکوومەتی هەرێمی کوردستان 3 ملیار و 853 ملیۆن دۆلار نەوتی فرۆشتووە تەنها نەوت واتە بۆ هەر مانگێک 770 ملیۆن دۆلار کەواتە لەم بڕە هەموو مانگێک نزیکەی 20 ملیۆن زیاتر بووە لە موچەی موچەخۆران بەستەر دیوار و بندیوارەوە وهروەها کۆمپانیای دیلۆیت مانگی 1 و 2 3 2018 ئەڵێ هەرێمی کوردستان بە بڕی ملیارێک و 606 ملیۆن دۆلار نەوتی فرۆشتووە یعنی پارەیەکی زۆر دێت هەرێمی کوردستان بەڵام تەرخان دەکرێت بۆ ئەو هێز و لایەنانەی کە شایستەنین بۆ نمونە ئەڵێ خانەنشینی هەرێمی کوردستان ئەڵێ 220 تا 230 هزار خانەنشین هەیە ئەمانە ئەگەر بڵێن 100,000 بندیوارە یاخود ناشایستەیە 120,000 هەیە لەو ڕێژەیە بەشێکی زۆری بندیوارە لەبەرەوەی تا ساڵی 1991 بە هەموو هێزە کوردیەکانەوە بە هەموو حیزبەکانەوە 20 تا 22,000 چەکدار هەبووە ئێستا 220,000 خانەنشینی سەربازی خانەنشینمان هەیە نزیکەی 120,000 خانەنشینی سەربازیە بەڵێ کاک کۆیار دوا پرسیارمە گەر شتێکیش ماوێ بە کورتی سەبارەت بۆی پێ دوایە ئەگەر چاکسازیەک نەکرێ وە لەگەڵ عێراق ڕێک نەکەون ئەم گەندەڵی و بەرتیل خواردنە هەرێم بەرەو چارنووسێکی زۆر خراپ دەبێت بەڵێ من حەزەکەم لێرەوە بەخەڵ بڵێم بە هەرێمی کوردستانی بڵێم ئەگەر ئەم قەیرانە بەردەوام بێ ساڵی 2021 هەرێمی کوردستان بەرەو هەر هەڵوەشانەوە ڕوا چونکە ئەمریکا هەر لە کاتی ڕزگارکردنی عێراقەوە 400 ملیار دۆلاری تەرخان کردووە ئێستا ئەمریکا کە بایدن هاتووەتە سەر حکوم ئەوێ عێراق چاکسازیەکی باش بکە ڕازی نابێ بەو گەندەڵی و بەو تاڵانەیە کە لە عێراق ئاکرێت و ئەم گرێ بەستەنەوتەی لەگەڵ تورکیا کێشەیەکی زۆر بۆ هەرێمی کوردستان دروست دەکا ئەگەر چارەسەرێکی ڕیشەی بۆ نەدۆزنەوە پێم وایە ساڵی 2021 چارە نووسی هەرێمی کوردستان بەرەو چارە دروستێکی نادیارە ڕوا بەڵێ سپاس دەکەم کاک ڕەحمەت کاتمان زۆر کەمەوە بەڵام ئەگەر ئەمە لێرکەوتن لەگەڵ عێراق زیاترەیە خۆت ڕێک نەکەوتن وەگەر ڕێک نەکەوتن و کاک کۆیاروتی لەبەرم چارنووسێکی خراپدای بەڵێ لە سای ڕێکوتنی 50 ساڵی هەرێمی کوردستانە و هەرێمی کوردستان کە ڕووی کردە تورکیا و پشتی لە ئابووری بەشەبوجەی هەرێم و بەغداد کرد لە سەرەتادا خەونی فرۆشتنی نەوت و ئابووری سەربەخۆ خەنی کرد بەڵام پاش ماوەیەک کابوسی ئەو خۆشە سلماندی کە ئەو ڕێکەوتنی 50 ساڵە جگە لە قمارێک زیاتر هیچی تر نەبووە لە ئێستا لە سای ڕێکوتنی 50 ساڵەوە لە سای شەستی داهاتی نەوتی هەرێم بۆ دەوڵەتان و کۆمپانیەکانی حیزب و خزم دەڕوا لە پاش هەمووی بۆ تورکیا نەڕەوە هەمووی مەسەڵەن ڕەنگە لە 2009 لە سەدا 13 بۆ تورکیا و کۆمپانیەکانی ڕۆژ بەناوی قەرز و کرێی گواستنەوە ئەوەی ترخۆ هەموو بۆ ناوخۆ بۆ کۆمپانیەکانی حیزب لە سنووریەکێتی و پارتی ناڕوە بەڵێ بەتەشید بەڵام من ئەو لە بڵین ستێپی پێشترا دەرفەت نەبوو ئەوە باسکەم لە مانجی تەمووزا حکومەتی هەرێم ڕێی 222 ملیۆن دۆلاری بۆماوەتەوە لە کاتێکە ئەم بڕە ئەگەر بەراوردی بە موچە زۆر کەمە کاک حەکیم ئەگەر ئێمە پەرەمان بە مریشی کوردی بدایە ئێستا هێلکەی کوردیمان ئەبوو باسی دەوڵەتی کوردیەکەین باشە تۆ هەموو خەڵک کرد بە پۆلیس و عەسکەر و پاسەوان و چەکدار و دەرگاوان و بندیوار
ئەمە چ ئەخلاقێکە ئەمە چ حاڵەتێکە ئەمە چ سیاسەتێکە ئەمە کەی دەوڵەتداریە لە کاتێکا یەک لەسەر ملیۆنی ئەوە لە هەر شوێنێ ڕووبا دەوڵەت فەشەلێنێ پیاوانی دەسەڵات دەکشێنەوە ئەڵێن ئێمە نەمانتوانی حکم بەڕێوە بین بەس بۆ نمونە من نمونەیەک گەێنمەوە ینی هۆڵندا وڵاتێکە ژمارەی دانیشتوانی ژمارەی دانیشتوانی 7 ملیۆن کەسە ڕوبەری هۆڵندا 40,000 کیلۆمەتر دووزایە هۆڵندا 2 ملیۆن مانگای هەیە ساڵانە داهاتی شیر لە هۆڵندا ساڵانە 14 میلیارد دلارە لە کاتێکە هۆڵندا ڕوبەری دانیشتوانەکەی زۆر بچووکە و چڕی دانیشتوانی بەرزە داهاتی ناوخۆی ساڵانی هۆڵندا 800 میلیارد دلارە هۆڵندا نەوتی نییە لە پۆڵندا کە پۆڵندا وڵاتێکە سێم گەورەترین وڵاتی بەرهەمێنەی شەکرە لە سەر ئاستی جیهانە لە 12.7 هێزی کار لە کەرتی کشت و کاڵایە یەکەم گەورەترین وڵاتی ئەوروپا لە ئاستی بەرهەمهێنانی سێودا ساڵانە 5 میلیۆن تن سێو بەرهەمێنێ لە سای 7.9 تێکرایەوە بەرهێنانەکانی لە بواری میوەدا لە سێودایە چین ئاماژەیەک بە شتێکی تر دەکەم وڵاتی چین 1 میلیۆن و 410,000 کەسن 1 میلیارد و 410 میلیۆن کەسن 26 وەزارەتیان هەیە هەرێمی کوردستان 6 میلیۆن و 33,812 کەسە 20 وەزارەتی فەرمی هەیە لە کاتێکە ئەمە زۆرە خەرجی حکومەت زیادە بێ لە کاتێکا پێویستە سوپاس دەکەم زۆر سپاس بۆ بەرەزان ڕامیا ڕزگار شارەزار لە نەوتوغا سپاس دەکەم کە سەرکی لەگەڵ ماوی هەروە کۆیاڕەوف ماستەر لە کارگێری و کار کە لە بەریتانیا و لەگەڵ ماوی سپاس بۆ بەڕێزیشتان سپاس بۆ بینێرای مەرە سپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ